گرنگیدان بە سامانی ماسی و کردنەوەی دەیان پرۆژەی بەخێوکردنی ماسی لە سنووری قەزای ڕانیا بۆتە هۆی خواستێکی زۆری هاوڵاتیان بۆ ماسی. بەڕێوەبەری کشتوکاڵی ڕانیا دەڵێت ساڵانە تەنها لە ڕانیا زیاتر لە 100 تەن ماسی دەخرێتە بازارەوە. ساڵانە ئەمانە بە شێوەیەکی بەردەوام ماسی بەرهەمدەهێنن لە جۆری کاربوو و جۆری سەلەمۆن یا قزلالە. ئەمانە لە هەردوو وەرزی بەهار و زستان و بەتایبەتیش لە پاییزە دەخرێنە بازاڕانەوە بە پێی بەدووادا چوونەکە ئێمە کردومانە بۆ ئەو پرۆژانە و بەرهەمەکەن و خەمەڵاندنیان. ساڵانە بە هەردوو وەرزەکە زیاتر لە 100 تەن ماسی لەو پرۆژانە دەخرێتە بازاڕەوە و لە ناوچەکە و دەنێرێ بۆ ناوچەکانی تریشەوە. بەڵام لەبەر ئەوەی خواستێکی زۆری لەسرە لە هەندێک وەرزدا ماسی هاوردە و ماسی شوێنەکانی تریش بۆ ناوچەکە دەهێنرێت. خاوەنی پرۆژەکانی بەخێوکردنی ماسی لە سنووری قەزای ڕانیا دەڵێن خواستی زۆری هاوڵاتیان بۆ ماسی هۆکاری بەردەوامی پرۆژەکانیانە، بەڵام گلەی ئاڕاستەی حکوومەتی هەرێم دەکەن چونکە لە دەواازە سنووریەکانەوە ڕێگری ناکرێت بۆ هێنانی ماسی دەرەکی بۆ ناوخۆی هەرێم. ماسی دەرەکی زۆر دێت بۆ سنووری هەرێمی کوردستان. ئەگە بێت و ڕێگری کرێ کوردستان بەگشتی عێراق بە هەمووی دەتوانی ماسی خۆی دابین بکات. خواستی هاوڵاتیان زۆر بووە بۆ ماسیکردن. پێشان ماسی نەبوو لەو مەنتیقەی بەس مریشک هەبوو لەگە گۆشتی عیوانی. ئێستان خواستی هاوڵاتیان زۆر ڕووی لە گەشتەدایە بۆ ماسیکردن. ماسی خواستی لەسرە بەڕاستی بەس لەلایەن حکوومەتەوە ڕێگری لە عودەکان بکرێ. خەڵک خواستی زیاتریش لەسەر بەس حکوومەت ڕێگری لە سنوورەکان ناکات. لە سنووری قەزای ڕانیا زیاتر لە 30 پرۆژەی بەخێوکردنی ماسی هەیە. بۆی قورسی مەرجەکان بۆ دەرهێنانی مۆڵەتی پرۆژەی ماسی تەنها 3 پرۆژەی مۆڵەتی یاساییان هەیە و لە کۆی گشتیە و پرۆژانەش ساڵانە زیاتر لە 100 تەن ماسی لە جۆری سەلەمون و قزلالە و کارب دەخرێتە بازاڕەکانەوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.